بەناوبانگترینە وەکترانی کە لە تەمەنێکی گەنجدا کۆچی دوایان کرد و جیهانیان تووشی شۆکر ئایا هۆکاری گیان لە دەستدانیان چی بووە؟ من میر عومەرم ئەمەش کورتە کلاکێتە لەگەڵمان بن. ئاکتەری یەکەم پۆڵ وۆکر کە لە دایکبووی ساڵی 1973 لە دیارترین فیلمەکانی The Fast and Furious ساڵی 2013 بە ڕووداوێکی هاتوچۆ گیانی لەدەستدا. ئاکتەری دووەم بروس لی کە بەڕەچەڵک لە هۆنگ کۆنگا بەڵام لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دایک بووە ساڵی 1940 لە دیارترین فیلمەکانی Enter the Dragon و ساڵی 1973 گیانی لەدەستدا گومان لەسەر مردنەکەی زۆرە هەنێک دەڵێن کوژراوە بەپێی سەرچاوەی تر دەڵێن دەرمانێکی هەڵەی وەرگرتووە کاریگەری نەریێنی لەسەر جەستەی هەبووە و کۆچی دوایی کردووە لە هەمان کاتا بروسلی شگە لە مامۆستا دیارەکانی هونەری ڕوبەڕووبوونەوە. سێم ئەکتەری ئەمریکی بەڕەچەڵک ئەفریقی شادوێک بۆسمن کە لە دایکبووی ساڵی 1976 لە دیارترین فیلمەکانی بلاک پانثەر ساڵی 2020 کە شۆک بوو بۆ جیهان بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کرد. ئاکتەری چوارەم و کۆتایی هێث لێجەر کە لە دایکبووی ساڵی 1979 لە ئوسترالیا لە دیارترین فیلمەکانی The Dark Knight فیلمەکانی باتمان کە تیایدا ڕۆڵی The Joker بینی بەڕای زۆرێک باشترین ئەکتەرە کە ڕۆڵی The Joker بینیوە و لەسەر هەمان ڕۆڵیش خەڵاتی ئۆسکاری بەدەستێنا بەڵام نەیتوانی خەڵاتەکە وەرگرێت چونکە ساڵی 2008 کۆچی دوایی کرد ئەویش ئەوە بوو کە ڕێژەیەکی زیاد لەو دەرمانانی کە بۆی نووسرا بوو وەریگرت بوو ئەمەش بووە هۆکاری گیان لە دەستدانی. هاتینە کۆتایی پێمان بڵێ سەرسام بووی بە ڕۆڵگەڕانی کام لەم ئەکتەرانە و دڵگران بووی بە کۆچی دوایی کامیان. بیتانە چێ لایکم بڕگێ بکەن لە هاوڕەکانتان شێریکەن. من میر عومەر بووم ئەمە کورتە کلاکێتە لە بڕگەی ترەتان بینمانێ و سەلام.